جارێکی تر قسەکردن لەسەر دەستنیشانکردنی کەسێک بۆ پێکهێنانی حکومەتی نوێی عێراق لە بەغدادەوە گەرم و گوڕی تێکەوتەوە. یەکەمین پەیامی کوردیش بۆ ئەو کەسەی کە ڕاددەسپێرێت بۆ ئەوەی حکومت پێبێنێت ئەوەیە کە دەبێ پێگەی دەستوری هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێت و مافی کورد بدات. کورد ئەوێ لە چوارچێوەی دەستوری عێراقا مافەکانی هەرێمی کوردستان دەستە بەر بکە لە بەرنامەی حکوومەتی داهاتوودا. ئەگە هەر کەسێک کاندید بکرێت بۆ پێکەنانی ئەم حکوومەتە ڕاستە داوای وەزارەتەکانیش دەکەین، بەڵام تەنها مەرامی کورد بوونی وەزیر نییە لە ناو کابینەکەیدا، بەڵکو چارەسەرکردنی کێشە هەڵباسراوەکانی نێوان حکوومەتی ئیتیحادی و هەرێمی کوردستانە. لە ماوەی ڕابردوودا سەرۆک وەزیرانی ڕاستپێراوی شکست خوارد و چەندین دیداری لەگەڵ لایەنەکانی عێراق ساز کرد تا دەنگیان بەدەست بهێنێ و حکوومەت دروست بکات، بەڵام ناوەڕۆکی کارنامەی حکوومەت و شێوازی هەڵبژاردننی وەزیرەکانی بە شێوەیەک بوو نەکەر کورد، بەڵکو سونە و بەشێک لە شیعەکانیشی ڕازی نەکرد، هەر بۆیە لە دوایین سادا شکستی هێنا و هەوڵەکانی نابەکام دەرچوون. بەڵام لایەنە شیعەکانیش لەسەری کۆک نەبن، هەر ئەوە نییە کورد کێشەی لەگەڵ هەبێ یاخود سنە. کێشەی کوردیش و تێبینەکانی لەسەر ئەم کابینێ و لەسەر بەرنامەی بەڕێز علاوی ئەمە بوو کە یەکەم شت لە بەرنامە حکوومیەکەی هیچ ئاماژەیەکی بە هەرێمی کوردستان نەکردبوو، چکە هەرێمی کوردستان ئەوە نییە پارتێکی سیاسی بێ. ئێمە بەرنامەکەیمان خوێندەوە، بەرنامەکەی هیچی تیانە بۆ کورد، یعنی بەرنامەکەی واش نەنووسراوە بۆ حکوومەتێک بێ 5-6 مایەک و تا ئەو هەڵبژاردن ڕێگە خرێوی تر بڕوا وای دانا بوو یەک بۆ دوو دەورە بمێنێتەوە. دوو لە عێراق نیزامی هین هەیە، نیزامی تەمسیلی سیاسی هەیە، نیزامی تەمسیلی سیاسی بریتە لە ئەحزابی سیاسی تا ئەو دقەی کە عێراق وڵاتێکە بڕۆی بە تعددیەتی حزبی هەیە، بڕای بۆ هەیە کە لەوەش گەورەتر بڕۆی بە تەمسیلی پێکاتەکان هەیە، ناتوانانی تۆ ئەم پێکاتەن و نوێنەرانی ئەم پێکاتەن بخیتن دەرەوەی معادلەکەوە. تۆی پشگیریت ناکەن، یەقواش دەرچوو، کەس پشگیری نەکرد. دوو جار کۆبوونەوەی پەرلەمان بوو، هیچی نیسابی قانونی تەواو نەکرد. کەواتە لە بنەمڕەتە ئەم کاراکتەرە نەواقعی بووە، نەبابەتی بووە لە مامەڵەکردن لەگەڵ پێکهێنانی کابینەکەی بوو. سەرۆک کۆماری عێراق بەپێی بنەمای دەستور 15 ڕۆژی لەبەردەمدایە بۆ ئەوەی کەسێکی تێر ڕاستپێرێ بۆ پێکهێنانی حکوومەت تا قەیرانی حکوومەتی کاربڕێکار کۆتایی پێبهێنێ. لەم نێوەندەشدا کورد پەیامی ڕوونی هەیە و هەر لایەک بێوێ دەنگی کورد بەدەست بهێنێ دەبێ بگەڕێتەوە بۆ جێبەجێکردنی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و مافی خەڵکی کوردستان. عومەر کەریم، گەلی کوردستان، سلێمانی.